سڵاتە نەبینەرانی شارپرس دوای ئەوەی دادگای فیدراڵی عێراق بڕیارێکی دەرکرد لەبارەی نەوت و گازی هەرێمی کوردستان و سربەخۆفرۆشتنی نەوت و گاز لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بە نایاسایی و نادەستووری لە قەڵەمیدا لێرەدا پرسیار ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بڕیارە تا چەند جێبەجێ دەکات. پرسیار دەکەین حکوومەت ئەم بڕیارە جێبەجێ دەکات یان نا و لە جێبەجێکردنی یان نەجێبەجێ نەکردنی ئەم بڕیارەدا سوودەکانی چی دەبێت بۆ ئەم بڕیاری دادگای فیدراڵی و باز لە لێکەوتەکانی بڕیاری دادگای فیدراڵی دەکەین سەبارەت بە نەوت و گازی هەرێمی کوردستان. لەگەڵ بەرز کاو محەممەد پەرلەمانتاری پێشووی عێراق کاوسڵاوت لێبێ بکاتەوە. باش حکوومەت ئەم بڕیارەی دادگای فیدراڵی تا چەند جێبەجێ دەکات لە کاتێکدا بڕیارەکە بە سیاسی ناو دەبات؟ دەڵێت ئەم بڕیاری دادگای فیدراڵی لەم تەوقیتەیە بە سیاسی ئەم بڕیارە دراوە و پێشم خۆشە کە خوێنەوەی بەڕێستان بزانم سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی. زۆر سپاس. سڵاوم بۆ بینەران و خوێنەران و بیسەرانی شارپرێس. لە ڕاستیدا ئەم بڕیارەی دادگای فیدرالی نقطەی بابلێن خاڵی وەرچرخانە لە پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدا و بڕیاری دادگای فیدرالی بڕیارێک نییە کە تانەی لێ بدرێ و بات و ملزەمە، ینی دەبێت جێبەجێ بکرێ، هیچ مەجالیش تێدا نییە. لەبەرەوە گرنگە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوێکی واقعیانە مامەڵە لەگەڵ ئەم پرسە بکات. ئێمە هەمومان زۆر بەمان با بڵێن تەمەنامان دەکرد کە دۆخەکە بەوە نەگات و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ناوی لێنە ئابووری سربەخۆ سەرکەوتوو بووایە و لە خزمەتی خەڵک بووایە و بشێوێکی دامەزراوەیی و شەفاف بووایە، چاودێری بەسەرەوە بووایە. بەڵام لە ڕاستیدا ئەم با بڵێن سیاسەتی ئابووریەی لە هەرێمی کوردستان پێڕەو کراوە، شکستێکی گەورەی هێناوە و لە بەرژەوەندی خەڵک نەبوو بەڵکو لە بەرژەوەندی کۆمەڵی حەزب و کەسەکانی ناو حەزب بوون. چاوەڕێ ئەوە دەکرا کە ئەمە ڕووبدا و ئێمە پێشتریش سەنجارێک وەکو پەرلەمانتار لە کۆبوونەوە ڕسمیەکانماندا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم و لە لێدوانەکان و نووسینەکانماندا ئەو مەترسیەمان خستووە ڕووکە ڕۆژێک دێت کە دادگای فیدرالی ئەگەر ئەم قەرارە بدا و کاتە گورزێکی کوشندا لە ئابووری هەرێمی کوردستان دەدا و وا دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان چیتر نەتوانێت وەکو پێشتریش کە بە شێوەیەکی زۆر با بڵێن تاڵەم فرۆشی کردووە بە سامانی سروشتی هەرێمی کوردستان، نەتوانێت وەکو پێشتریش ئەو سامانە بفرۆشێ. بۆیە مەسلەی جێبەجێنەکردنی وارد نییە، ینی هیچ شتێک نییە لە ئێستا کە باسی بکەین. 10 ساڵە ئەم داوایە تۆمارکراوە لە ساڵی 2012ەوە، دواتر ینی با بڵێن لە 2012 کە تۆمار کراوە، دواتر لە 2019 سکاڵەیەشتر تۆمار کراوە. دوای 10 ساڵ لە ساڵی 2022 دادگای فیدرالی عێراق ئەم بڕیاری دەرکردووە. من پێم وایە ڕاستە جەنبەی سیاسی هەیە دەرکردنی بڕیارەکە و هەر تەوقیتێکتر بۆە حکوومەتی هەرێم با بڵێن ئەوانەی بەرپرسن لە حکوومەتی هەرێم دایانگوت بۆ لەو تەوقیتە، چونکە هەموو تەوقیتێک سیاسیە. بەڵام هێندەی جانبە قانونیەکەی زاڵە، هێندە جانبە سیاسەکەی زاڵ نییە، بەڵکو تەعجیلکردنی دەرکردنی یاساکە بۆ ماوەی 10 ساڵ ئەمەیان سیاسی بوو زیاتر و هەمیشە هەم دادگای فیدرالی و هەم ئەم لایەنە عێراقیەکان و حکوومەتی عێراقی بەردەوام دەستی بەدەستی بەم بڕیارە دەکرد و دەری دەیانویست دەرنەکرێت. تا دەکرا لە پێشترە ئەم بڕیارە بدرایە؟ بەڵێ 10 ساڵ خۆتان دەزانن یەکجار زۆرە، دواکەوتنەکەی زیاتر سیاسیە نەک دەرکردنەکەی. لەبەرەوە بۆ ئەوە بوو کە دەرفەت بدرێ حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بەیەکەوە بگەنە چارەسەرێکی هەمەگیر لە هەموو بوارەکاندا بتوانن ئەمە یەکلا بکەنەوە. بەڵام کە یەکلا نەکرایەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام بوو لە با بڵێن سیاسەتی شکست خواردنی خۆی لە ڕووی ئابووریەوە. بێگومان ئەم بڕیارە دەرکرا جگەلەوە ئەوەی کە لەم ماوەیەشدا باس کرا کە دەیانەوێت غازی هەرێمی کوردستانیش و ئەو سەردانانەی وەبدی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆتان زان وەبدەکان بەستنها پارتی بوون، یعنی لایەنەکانی تریشی تێدا نەبووە، بەڵام ئەوانی تریش لە حکوومەتن بەرپرسن چوونەتە تورکیا، قەتەر، ئیمارات باسییان لەوە کردووە کە دایانەوێت غازی هەرێمی کوردستانیشی تر بە دەردی نەوتی هەرێمی کوردستان بن و لەگەڵ ئەم دەوڵەتانە ڕێکەوتن بکەن و خۆتان دەزانن ڕێکەوتنی 50 ساڵەی پارتی دیموکراتی کوردستان بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ تورکیا
ینی با بڵێن زۆر ناشەفاف و گوماناویەوە تا ئێستا لە چەند کەسێکی زۆر کەمی ناوپارتی بترازێ ئاگاداری ئەو وردەکارینا ئەو ڕێکەوت نەرینەوە بەتەمابوون لە غازەکەش ئەمە بکەن. بێگومان عێراقیش دەوڵەتێکە دەستوری هەیە ئەوە سیاسە دەکات بەرژەوەندی خۆی هەیە ناکرێت ڕێگە بدا هەر هەرێمێک و هەر پارێزگایەک بە کەیفی خۆی ئێستا بۆ نمونە بەسڕا نزیکە لە 175 نەوتی عێراق لە بەسڕەوە دەردەهێنرێ بەسڕە سپێ بچێت لەگەڵ کوێت و لەگەڵ ئیمارات و لەگەڵ سعودیا ڕێکەوتن بکە و سربەخۆ سیاسەتی ئابووری خۆی دابڕێژێ و میسان وا بکە و هەرێم وا بکە دەوڵەت هیچ مانایەکی نامێنێ. لەبەرەوە ئەو بڕیارە پێم وایە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان وا بکات تەعاملی لەگەڵ بکات چونکە لێکەوتەی زۆر خراپی دەبێ و حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بژاردەیەشی نییە جگەلەوەی کە بچێ لەگەڵ بەغدا ڕێک بکەوێ. ئەگەرەوە نەکا بێگومان زەرێکی گەورە دەکا و بێگومان خەڵکی هەرێمی کوردستانیش زەرێکی گەورەتر دەکات. کاکاوە چارەنووسی ئەو گرێبەستانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی دەرەوە لەگەڵ کۆمپانیا نەوتەکان کردوێتی چی لێ بەسەر دێت وەک ئەو گرێبەستەی کە کرێبەستە 50 ساڵی کە باز دەکرێت. بێگومان لە حکمی قەرارەکەی محکەمەی اتحادیدا هاتووە کە حکوومەتی هەرێمی بابڵن حکوومەتی عێراق بابڵێن بەنێدایەتی حکوومەتی عێراق وەزارەتی نەوت و دیوانی چاودێری دارایی دەبێت بێت بە هەموو ئەو گرێبەستانەدا بچێتەوە و تەنانەت حەقی ئەوەی هەبێت کە بوتڵانی بکە هەڵی وەشێنێتەوە و هەمووی لێکداتەوە بزانیت چی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەوێت لە پارەی هەتا ئەوانەی ساڵانی پێشوش یعنی ئەسەری ڕەجعیشی هەیە ئەم قەرارە بۆ ئەوەی بتوانرێت ئەو بەشە لە هین حساب و کتابێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بگرێت چەند پارە لە بەغدا و وەرگیراوە چەندی فرۆشتووە چەندی دەکەوێت و چەندی لەسرە هەموو ئەوانە دەبێت بچێت لێکۆڵینەوە وردەکاری تێدا بکە. بێگومان کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی دەربڕێ بچێ لەگەڵ حکوومەتی عێراق بڵێ ئامادەم ئەم قەرارە دەبێت جێبەجێ بکەین ئەو کاتە لە دانوستانی نێوان هەردوولا بێگومان ئەم مەسەلەی گرێبەستانە دێتە پێشەوە و جیاوازەی گەورە هەیە لە نێوان گرێبەستەکانی ئەوەی کە لە عێراقدا کراوە لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستانە ئەوەی عێراق خەدەمی ناوی خەدەمیە ئەوانەی هەرێمی کوردستان شەراکەیە کۆمپانیەکان شەریکن و خۆتان دەزانن لە 165 تقریبا 65 داهاتی نەوتی هەرێمی کوردستان بۆ کۆمپانیەکان ئەڕوا بێگومان ئەو کۆمپانیانەش بەشێکی زۆریان و ئەو پارەیەکی یەکجار زۆر دەچێت بۆ کۆمپانیا حەزبیەکان هەم ئەوانەی وەکو کار و ئەوانە کە بەشێکی زۆر لەو پارەیە دەدرێت بۆوان هەم لە نەوتەکە هەم لە گواستنەوەی هەم لە تەسویقی و ئەوی تریشان کە دەدرێت بە کۆمپانیا گەورە جیهانیەکان بێگومان هەندێک لە کۆمپانیا حزبیەکان لە ژێر تایتڵی ئەو کۆمپانیا ناودارە جیهانیانە کۆمپانیای حزبی و شخصین پارەکە بەشێکی کە دەچێت بۆ کۆمپانیای بەشەکتری دەدرێت بە کۆمپانیا سەب کۆمپانیانی ئەوانەی کە هینی دووە من سونائین دێن پارەکە دەدەن بۆ کۆمپانیانە کە دەچێتەوە دیسان ژیرپانی حەزب و خەڵک زەرەر دەکات. لەبەرەوە بێگومان ئەم مەسەلەیە دێتە پێشەوە ئەگەر کە دانوستانەکان دەست پێ بکرێت بۆ ئەوەی چاوخشانەوە بە هەموو گرێبەستەکاندا بکرێت. کاکاوە لە جێبەجێنەکردنی بڕیارەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کامە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نەچێتە ژێر ئەو بارە و ئەو بڕیارە جێبەجێ نەکات نەوتی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دەرەوە لەلایەن کۆمپانیا نەوتیەکانەوە چۆن مامەڵی لەگەڵ ئاگرێت؟ طبعا وەکو گوتم هیچ مەجای تێدا نییە کە جێبەجێ نەکات ئەگەر جێبەجێ نەکات وەکو کە هەندێک لە دوانی ناسیاسی و ناواقعی لە هەندێک بەرپرسی حکوومەتی هەرێم دەبیستین کە ئەمە قابلی جێبەجێکردن نییە ناچینە ژێرباریەوە بێگومان ئەمە مەجای تێدا نییە و حکوومەتی عێراق بۆ نمونە هەر لەم نزیکانە یاسای بودجەی 2022 دەبێت بێتە پەرلەمان لە پەرلەمان مناقەشە بکرێ پێش هەموو شتێک دەبێ دەستور لە سەروی هەموو یاساکانەوە خۆدایکی یاساکانە خۆتان دەزانن و محکەمەی اتحادیش تەفسیری دەستور دەکا و قەرار لەسەر ئەساسی دەستور دەدا ئەم قەراری محکەمەی اتحادی دەبێت ڕەنگ بداتەوە لە یاسای بودجەی 2022 و لە پشتی هەرێمی کوردستان و لە نەوتی هەرێمی کوردستان پێشتر ئێمە کە خۆتان دەزانن شەڕمان لەسەرەوە دەکرد کە لە جیاتی بابڵین سەردەمێک کە کەرکووک لە بەردەستمان بوو 550,000 بێ هەموو نەوتەکە نەبێت خۆتان دەزانن لە سەروی 550,000 چەندین 100,000 تر دەڕۆیشت کەس نەیدەزانی چی لێ دێ و دواتریش دوای 16 ئۆکتۆبەریش دیسانەوە ئێمە شەڕمان لەسەوە دەکرد لە 250,000 زیاتر نەبێ بەرمیلیانی ڕۆژانە بدرێتە سۆمۆ دیسانەوە ئەم جارە پێم وایە لە بودجەی 2022 ئەوە ڕنگدانەوەیشی دیاری دەبێت کە هەموو نەوتی هەرێمی کوردستان داوا دەکەن و
وچکە دەڵێنەوە قەراری محکەمەی اتحادیە کە ئەم نەوتە فرۆشتنی نادەستوریە. جگەلەوە دوای ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر نچێتە ژێرباری ئەو بڕیارەوە هەر خۆی لە خۆیدا لەو ڕۆژگارەکە دەرچووە جگە لەو نەوتەی کە پێشتر پارەی وەرگیراوە ئەوەی با بڵێن نەوتی پێشوەخت فرۆشراو ئەوی تر هەمووی ئیتر لەمە دووە دەبێتە نەوتێکی قاچاق ینی داعش چۆن نەوتی فرۆشتووە بە قاچاق حکوومەتی هەرێمی کوردستانیش دەبێت ئەو ڕێگە ڕێوشەنانە بگرێت ینی لای لە با بڵێن بازاری جیهانی نەوت نابێتە نەوتێکی یاسایی و دەستوری چکە دەوڵەتەکە خۆی قەراری محکەمەی اتحادی دەرچووە کە دەڵێ ئەو نەوتە نادەستوریە فرۆشتنی و دەبێت ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان چەند هەرزان فرۆشی کردو کە خۆتان دەزانن عێراق بۆ نمونە لە مانجیەک لە $85 بەرمیلی فرۆشتووە هەرێمی کوردستان ئەو پارەی کە ئەو داهاتی هاتۆتەوە ناو خەزیێنەی وەزارەتی دارایی بۆ هەر بەرمیلێک $25 بووە $350 میلیۆن مانگانەی مەقتوع بووە نەوت بە $27 بووە ئێستا نەوت بە 94 و ئەوانە دۆلارە هەمان بڕ هاتۆتەوە وەزارەتی دارایی لەبەرەوە لەمە دووە کە پێشتر چەند هەرزان فرۆشی کردووە لەمە دووە دەبێ هەرزان فرۆشتری بکە و هەر ئێستا خۆتان دەزانن دەستی پێکردووە پشتی کۆمپانیاکان دابەزیوە ئەو کۆمپانیایی کە با بڵێن تەعامل لەگەڵ حکوومەتی هەرێم دەکەن و گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە و ئەمە بەرەبەرە ڕنگدانەوەکانی زیاتر دەبێت و خۆتان دەزانن پێرێ وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە لێدوانێکی ڕسمیدا ڕایگەیان کە ویستی دڵنیایی بداتە کۆمپانیاکان ئەمە باشترین بەڵگە و ئاماژەیەکە تەسیری قەرارەکەی ئیتر بەرەبەرە دەردەکەوێت لەسەر مامەڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر نەوتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا و دەوڵەتەکان جگەلەوە تەسیری دەبێت لەسەر سیاست و ڕای دەوڵەتانی تر وەکو تورکیا ینی ئەمە کە دەڵێ نادەستوریە بێگومان ڕێکەوتنی 50 ساڵە هیچ قیمەتێکی نامێنێ و خۆتان دەزانن عێراق سکاڵایەکی یاسایی هەیە لە محکەمەیەکی پاریس لەسەر تورکیا کە گەی داوە نەوتی عێراق کە نەوتی هەرێمی کوردستانەوە بەشێک لە نەوتی عێراق لە ڕێگەی خاک و بۆ ڕێکانی ئەودا نەقل بکرێەوە بفرۆشرێ و ئەمە لە ڕاستیدا تورکیا بارگرانێکی زۆرە بۆ تورکیا بۆ ئابووری تورکیا لەبەرەوە بێگومان ئەمانە هەموو ڕنگدانەوەی دەبێ و هەموو دنیاش بازاری نەوتی دنیا تەعامل لەگەڵ دەوڵەتان دەکەن و بەپێی یاسا و دەستور و مەحاکمی نێودەوڵەتی ئەم مەسەلان یەکدا دەکەن. کاکاوە لە جێبەجێ نەکردنی بڕیارەکە جارێکی دیکە چارەنووسی موچی فەرمانبەران چی لێ دێت لە ئێستاە بە داهاتی نەوتی و نانوتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەم جۆرە موچەدا بەشەکرێ وەک ئەیبینین لە کۆتایی مانگی دوایین و هێشتا موچە بەتەواوی دابەش نەکراوە. وەڵی بڕیارەکە جێبەجێ نەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا هێندەی تر شکستی سیاسەتی ئابووری خۆی دەسەلمێنێ و هێندەی تریش لە ڕاستیدا باری سەرشانی هاوڵاتیان قورستر دەکات و موچە ئیتر کەس نازانێت چی لێ دێت ینی ئێستا بەم شێوەیە دەدرێت لە ئێستا بە 200 ملیارەکەشەوە بەم جۆرە دابەشە چاوەڕێ 200 ملیارەکەشن تەنانەت کە 200 ملیارەکەش دێ خۆتان دەزانن بە ڕێکپێشی نادرێ و کێشەی گەورەی تێدایە لەبەرەوە پێم وایە ئەوە کاریگەریی زۆری دەبێت و موچەی خەڵک یان با بڵێن ڕەنگە لە ساڵێکدا چەند مانگێکی کەم بدرێ یانەوە تا بە نسبەتێکی زۆر لە لێی بدزرێ وەکو خۆتان دەزانن هەرچەندە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بەم سیاسەتەی ئەم سیاسەتەی کە پێشوو هەی بووە و ئەو داهاتەی هەی بووە بەبێ ئەوەی کە لە بەغداوە دێت ئەگەر بێت و بە شێوەیەکی ڕێک و شەفاف و دامەزراوەی بیکرد بام پێم وایە دەیتوانی بە بێ بەغداش موچەی خەڵک بدە بەڵام خۆتان دەزانن ئەوان پشتی کۆمپانیاکانی خۆیان و جلپانی خۆیان زۆر بەلاوە گرنگتر بووە لە موچەی خەڵک هەر بۆ ێشتا سیاستەکە شکستی خواردووە و خەڵک بە دەرزیەکەم زەرری کردووە. هاوڵاتیان بە ڕێژێکی زۆر بڕیارەکەی دادگای فیدرالیان پێخۆشە ئایا ئەم بڕیارە هاوڵاتیان لە سوودی هاوڵاتیانە پیان خۆش بێت یان بە پێچەوانەوە؟ بێگومان پێم وایە جێبەجێکردنی بڕیارەکە لە بەرژەوەندی خەڵکە لە بەرژەوەندی حزب و ئەوانە نین کە دەستیان بەسەر سامانی نەوتی داگرتووە بۆیەشە نایانەوێت جێبەجێ بکەن چونکە ئەوان هیچ شتێک جێبەجێ ناکەن لە خزمەتی خەڵک بێ و تەنها بەرژەوەندی خۆیان لەبەرچاو دەگرن بۆیە ئەمە ئەگەر بەرپرسانی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان یەک تۆز عقل میوانیان بێ دەبێ بە خۆدا بستنەوە و ئەو ئاماژەیە بە باشی بخوێنەوە ئەگەر ئاماژەکانی پێشووتریان نەخوێن بێتەوە وەکو پێویست ئەم ئاماژەیە زۆر ڕوونە کە قەرارێک دەرچووە ڕێگە نادات حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی خۆی بفرۆشێ ئەوان خۆشحاڵی خۆیان دەردەبڕن ئەمە لەبەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان
هیچ سیاسەتێکی سەرکەوتووی نەبووە و ڕێزی لە موسساتەکانی خۆی نەگرتووە، لە دەستگاکانی چاودێری خۆی نەگرتووە، لە پەرلەمان نەگرتووە، لە خەڵک نەگرتووە. بۆیەشە ئێستاکە دەڵێ ئامادەنیم بڕیاری دادگای فێدرالی جێبەجێ بکەم لە کاتێکدا ئەوان خۆیان پێش هەموو شتێک ڕێزیان لە یاساکانی خۆیان نەگرتووە. ئێستا ئەو یاسایی بە پێی بڕیاری محکەمەی اتحادی هەڵبەشێنراتەوە، یاسای ژمارە 22 ساڵی 2007 نەوت و غاز لە هەرێمی کوردستان وەرن سەیری ئەم یاسایە بکەن. پێشەوەی محکەمەی اتحادی هەڵبەشێنێتەوە حکومەتی هەرێمی کوردستان تۆ هیچ ڕێزێکرد لەم یاسایە نەگرتووە، ئەم یاسایە جێبەجێ نەکردووە. دەبوایە کۆمپانیاکانی تەسویق و فرۆشتن و گەڕانەوەی داهات بۆ سندوقی داهاتنەوتیەکان کە ئەوەش یاسای بۆ دەرچووە هیچ یەکێک لەوە یاسایانە جێبەجێ نەکراوە، شەفافیت نەبووە، چاودێری نەبووە. من حەزەکەمەوە بڵێم زۆر بە سەراحەت لە دانیشتنی ڕسمیماندا لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان کاک نەچیربان بارزانی و نوێنەرانی فراکسیۆنەکان، سەرۆکی فراکسیۆنەکان کە لەگەڵمان بوو لە کۆبوونەوەکە ئامادە بوون. خۆیان بە ئاشکرا وتیان ئێمە زانیاری هەڵت بدەین بە بەغدا، بۆ زانیاری ڕاستیان پێ بدەین، بۆ ئەوەیانە کە تاڵان فرۆشتەکە بکەن. جگەلەوە ئەو پرسی ئێستا و ماوەیەکە دەیوروژێنن دەڵێن دەبێ یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان دەربچێ، دیسان هەر لەو کۆبنەوە ڕسمیانە سەرۆکی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان پێی گوتی ئێمە ڕێگر بووین و ڕێگر دەبین لە دەرکردنی ئەم یاسایە و ئێوەش وەکو فراکسیۆنە کوردستانەکان تا پێتان دەکرێت ڕێگر بن لە دەرکردنی ئەو یاسایە، چونکە ئەو یاسایە دەربچێت لە بەرژەوەندی ئێمەدانە، بەرژەوەندی خۆیان مەبەستیان، نەک بەرژەوەندی خەڵک، چونکە وەکو دەڵێ دەست ماڵی شێواوی دەوێ ناوێ یاسا هەبێ ئینجا لە ئاستی عراقی بێ، لە ئاستی هەرێمی کوردستان بێ، بەڵکو هەرتەنها بۆ چاوبەستەشی و خۆڵکردنە چاوی خەڵک هەندێک یاسا دەردەکەن ئەو کە پێویستیان بوو با بڵێن جێبەجێ دەکەن، ئەوی تریش هیچ حسابی بۆ ناکەن. خۆت بەڕێزت وەکو ئەندامێکی پەرلەمانی پێشووی عێراق بڕیارەکەت پێ باشە؟ تەمەنام دەکرد نەگات بەوە، تەمەنام دەکرد کە سیاسەتی کە ناوی لەنجا سەر بەخۆی ئابووری سەرکەوتوو بووە، لە خزمەتی خەڵک بووایە و چاودێری هەبوایە بەسەریەوە، شەفاف بووایە، ئەمڕۆ هەموو خەڵک بڕیارەکەی پێناخۆش بووایە، بڕژاوایە سەر شەقام و پشتیوانی لە حکوومەتەکەی خۆی بکردوایە. بەڵام لەبەر ئەوەی کە یاساکە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان سیاستەکەی شکست خواردوو بۆ بەڵێ ئێستا پێم باشە، ئەوە لە بەرژەوەندی خەڵکە، لە بەرژەوەندی بەرپرسەکانی حەزب و حەزبەکان نییە و ئەمە وا دەکات کە ئەو پارەیە بە پێی بڕیاری یاسای بڕیاری محکەمەی اتحادی ئەو پارەی کە لە بەغداوە دێت دوای ئەوەی کە ئەو یاسای ئەو بڕیارە جێبەجێ دەکرێت، ئەو کاتە بڕگەی تێدایە کە دەڵێ دەبێ بچێت لە خزمەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بێ و خۆتان دەزانن پێشەوەی نەوت لە هەرێمی کوردستان دەربهێنرێ. هەموو مانجێک لە بەغداوە ملیارێک و 200 میلیۆن دۆلار دەنێدرا بۆ هەرێمی کوردستان. هیچ کێشەمان نەبوو، نەکێشەی موچە هەبوو، نەک هەر کێشەی موچەمان نەبوو، بوژانەوە هەبوو لە وەبەرهێنان دەکرا لە هەرێمی کوردستان. باشە ئەمە بوو بە بەڵا ئەم مەسەلەی دەرهێنانی نەوتە. پێتان وایە ئەگەڕێتەوە بۆ هەمان دۆخی جارانی، ینی کێشەی موچە چارەسەر بێت لە ئەنجامدانی بڕیارەکەی پێم وایە سلفەکان دەکرێتەوە. ئەگەر بێت و ئەم یاسایە جێبەجێ بکرێ، ئەم بڕیارە جێبەجێ بکرێ و بکەوێتە دەستی عێراق و عێراق سۆمۆ بیفرۆشێ، من پێم وایە و ناچار دەبێ و ئێمە دەستورمان هەیە بەپێی دەستور و دەنجی پەرلەمانتارەکانمان لە بەغدا بەرپرسەکانی تر لە ناو حکوومەتی بەغدا درێژتر دەبێ، پشتیوانی نێودەوڵەتیمان دەبێ، ناتوانن لە خۆیان لەوە لابدەن کە ئێمە ئامادە بین بڕیارەکە جێبەجێ بکەین. بێگومان ئەو کاتە بەشە بودجێی هەرێم بە باشی و زۆر زیاتر لەوەی کە هەیە دەنێردرێ بۆ هەرێمی کوردستان و ئەو کاتە کێشەی موچە خۆران دەتوانێت چارەسەر بکە حکوومەتی هەرێمی کوردستان بەبێ لێبڕاوی و ماگانەش لە کاتی خۆیدا وەکو هەر موچە خۆرەی تری عێراق لە پارێزگاکانی تری عێراق. بەڵام ئەوە دەوەستێتە سەر حکوومەتی عێراق، حکوومەتی هەرێمی کوردستان. من یەک خاڵی تر حەز دەکەم ئیزافە بکەم. هەندێک هەیە دەڵێن ئێمە ئەوە تا عێراقیش گەندەڵی دەکات و نەوت دەدزێ و تاڵان فرۆشی دەکە و ئێمەش بۆ ئەو نەوتی خۆمان تەسلیمی دزێکی تر بکەین. هەندێک هەیە با بڵێن ئەوە نەزعەیەکی نەتەوەیی ناڕوونی هەیە با بڵێن بۆ مەسەلەکان. من حەز دەکەم جیاوازێک بکەم لە بینی عێراق و هەرێمی کوردستان. لە هەردووشی گەندەڵی هەیە، دزی هەیە، بەرپرسەکان دەستیان چۆتە بینە قاقای سامانی نیشتیمانی و با بڵێن عێراقی و هەرێمی کوردستان. بەڵام جیاوازەکە لەوەدایە لە عێراق هەرچی داهاتی نەوتە بە شێوەیەکی دامەزراوەیی، بە شێوەیەکی شەفاف دەگەڕێتەوە وەزارەتی دارایی و ڕۆژانە وەزارەتی نەوتی عێراق کە من خۆم ئەندامی لیژنەی نەوت بووم بە پەترێکی جێگیری سەرۆکی لیژنەی نەوت بووم لە پەرلەمانی عێراق، ڕۆژانە راپۆرت
دەنێردرێت بۆ پەرلەمان و بۆ دەستگا چاودێریەکان کە چەند نەوت دەرهێنراوە و چەند فرۆشراوە بە چەند فرۆشراوە و چەندی گەڕاوەتە وەزارەتی دارایی. ئەمە بە شێوەیەکی شەفاف و دامەزراوەی تر لە هەرێمی کوردستان دەکرێت. بەڵام گەندەڵەکەی عێراق لەکوێوە دەست پێ دەکرێت؟ دوای ئەوەی ئەو پارێتە ڕزای دەکرێت بەسەر وەزارەتەکان، لەوێەوە ئیتر لە سەفەقات و لە پرۆژەکان و لە شتی تر گەندەڵی دەکرێت. لە هەرێمی کوردستان بە پێچەوانەوە هێشتا پارەکە نەچۆتە وەزارەتی دارایی، هەر بە سەوزی پارەکە کە نەوت دەفرۆشتێت دەستی حزب و کۆمپانیەکانی حزب و کەسەکانی ناو حزب دەچێتە بینەقاقای ئەو داهاتە و ئەو جە بەشێکی کەمی کە دەمێنێتەوە دەینێرن بۆ وەزارەتی دارایی، دەڵێن هەر ئەوەندەمان دەستکەوتووە. ئەمە جیاوازەکەی لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە لە ڕێگەی سۆمەوە و فرۆشتێ هەم گرانتر لە سعری زۆر گرانتر لەوەی کە ئەو سعری هەرێمی کوردستان دەیفرۆشێت و هەم شەفافتر دەبێت و بەدامەزراویتر دەبێت و دیاریش دەبێت. ئەو پارێکە لە بەغداوە دێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستانی کەس نازانێت چۆنە دیار دەبێت. مەسەلەن ئێمە هەمووان زانین 200 ملیارەکەی ئێستا 540 ملیارەکەی سەردەمی عادل عەبدولمەهدی سەردەمی عەبادی حکوومەتی عێراق ڕای دەگەیات ئەم مانگە ئەوەندە پارەمان ناردووە بۆ هەرێمی کوردستان، خەڵک دەیزانێ. بەڵام ئەگەر بێت و بڕیارەکە جێبەجێ بکەوە بەشە بوو زەمان لە بەغداوە بێ ئەو کاتە بەڕوونی دەردەکەوێت بۆ خەڵک کە چەند لە بەغداوە هاتووە و چەندی دەکەوێت و هیچ با بڵێن بیانوەک بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە نامێنێ بۆ ئەوی موچە کەم بکاتەوە یان دوای بخە. بەڵێ بە دەرفەتی ێزانم سەبارەت بە پرسی سەر و کۆمار بەپرسم ئەم پرسە کەی کۆتایی پێدەت کەی یەکلا دەبێتەوە؟ وڵا دەبواە پێشتر یەکلا بێتەوە، بەڵام خۆتان دەزانن ئەم دەورەیە کێشەی تێکەوت و ئەو کاندیدانەی خۆیان با بڵێن تەقدیمیان کردبوو. دواتر خۆتان دەزانن محکەمەی اتحادی ئەوەی وشار زێباری هەڵوەشاندەوە بە حکمی ئەوەی ئەمە وەکو عرفێکی سیاسی لە دوای 2003 بەشی کورد بووە لە پۆستە سیادەکان بەپێی اتفاقی بینی اتفاقی استراتیژی بینی یەکێتی و پارتیش بە حساب سەرۆکی هەرێم لە کوردستان بۆ پارتی و سەرۆک کۆمار بۆ یەکێتی بێ. ئەمە گۆڕانکاری بەسەر داهاتووە. ئێستا پارتی دەڵێ من لەبەرەوەی زۆری نەم دەبێت ئەو پۆستە هی من بێ، بۆیە کاندیدیان تەقدیم کرد، بەڵام کاندیدێکیان تەقدیم کرد لە ڕاستیدا جێی شەرمەزاری بوو بۆ کورد و بۆ پێشەوانش بۆ پارتی دیموکراتی کوردستان کە خۆتان دەزانن کاتی خۆی وشار زێباری کە وەزیری دارایی بوو وەزیری دەرەوەش بووە یەک دنیا مەلەف و کێشەی لەسەر بووە و لە ساڵی 2016 متمانەی لەلایەن پەرلەمانەوە لێسەندراوەتەوە و محکەمەی اتحادی ئەمەی با بڵێن ڕەت کردەوە کە حەقی ئەوەی هەبێ خۆی تەرشح بکە. ئێستا لە ماوە دەستوریەکە ڕاستیدا تێپەڕیوە. ئێستا لەسەر چی ماوە؟ لەسەر ئەوە ماوە کە دووبارە سەرۆکایەتی پەرلەمان ڕێگەی ئەوەی با بڵێن 3 ڕۆژی تری ئیزافە کردووە، جارێشتر دەرگای خۆپاڵاوتنی کردەوە، بێگومان ئەمە بۆ مراعاتکردنی پارتیە و بۆ دیسانەوە پارتی کاندیدێکی تری ئێستا تەقدیم کردووە بە ناوی ڕێبەر ئەحمەد کە وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە. ڕۆژی چوارشەمەی داهاتوو بڕیارە ئەم پرسە لەلایەن محکەمەی اتحادی وەرگرا بکرێتەوە ئایا ئەم 3 ڕۆژەی دووەم کە دیسان دەرگای خۆپاڵاوتن کراوەتەوە دەستوری یان نادەستوریە. من بۆ خۆم پێم وایە نادەستوریە و تەسەوری ئەوە دەکەم محکەمەی اتحادی ئەمە ڕەت بکاتەوە. تەنها کاندیدەکانی یەکەم جارکە لە 3 ڕۆژی یەکەم تەقدیمیان کردو هەر ئەوانە بمێنەوە و ململانێکە لە بینی ئەوان دابێ چێبڕشەکە لە بینی ئەو چەندکانی دەدابێ و دەبێت بە زووترین کات جەلسەی پەرلەمانی بۆ تەرخان بکرێت. لە هەمان کاتدا بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان دوورخستنەوەی هۆشیار زێباری وەک کاندیدی سەرۆک کۆمار لەلایەن دادگای فیدراالیەوە ئەم بڕیارەشیان بە سیاسی ناوبرد. هۆکاری ئەمەچی بوو؟ هەموو تەوقیتێک هینی سیاسی هەموو تەوقیتێک هینی سیاسی خۆی هەیە، جەنبەی سیاسی خۆی هەیە. ئەگەر دەسەڵاتێک مەبەستی نەبێت جێبەجێ بکە و بێ ڕوبیان و بهێنێتەوە بۆ خۆلێت زیینەوەی بێگومان ئەم ناوەی و ئەو بەرگەی دەخاتە بەر کە گوایە ئەمە سیاسیە و دژی ئەو بووە. لە ڕاستیدا بێگومان هیچ بڕیارێک بە تایبەتیش لە عێراقدا بێ ڕەهەندی سیاسی نییە، بەڵام پێم وایە ڕەهەندە دەستوریەکەی زیاترە وەکو گوتم یانی دواخستنەکەی بۆ ماوەی 2 ساڵ ئەمە ڕەهەندە سیاسەکەی زیاترە. جگە لەوە ئەگەر ڕەهەندە سیاسەکەی وایە بە ئیمتیاز دەبوایە نە ئەو بڕیارە دەربکە کە وشار زێباری دوورخاتەوە لە کاندید بوون، نە ئەم بڕیارە دەربکە لەسەر نەوتی هەرێمی کوردستان. بۆ لەبەرەوەی دادگای فیدرالی لە نۆ ئەندام پێکدێ ئەم نۆ ئەندامە دوانیان یەکیان پارتی یەکیان یەکێتی تەبعا دوانە تەحەفوزیان هەبووە لەسەر دەرکردی بڕیارەکە. 2 سونەش
لەگەڵ عەزم و خەمیس خەنجەر با بڵێن سیادەن کە حەلبوسی و خەمیس خەنجەر نوێنەرایەتیان دەکەن ئەمانە هاوپەیمانی پارتین پارتی هاوپەیمانی لەگەڵ سونەکان کە ناویان سیادەیە و لەگەڵ سەدرەکان کردووە لە ناو 5 شیعەکەی ئەندام لە دادگای فیدرالی دوانیان سەر بە سەدرن یعنی 6 ئەندام لە 9 ئەندام لە تەحالفەکەی پارتین دەبوایە ئەگەر جەمبەی سیاسی وایە بە ئیمتیاز ئەوانە ڕێگەلەوە بگرن کە ینی باڵێن وشتا زێباری مەنع بکەن لە خۆ تەرشەحکردن و ئەو بڕیارە لەسەر نەوتی هەرێمی کوردستان دەبکرد بەڵام ئەم با بڵێن دادگایە ئەوانەی زیاتر لەبەر چاو نەگرت و ئەم ڕەهەندە سیاسیەوە بچێتە ژێرباری ئەو هاوپەیمانێتیە وەجگە لەوەش خۆ پێشتر هەر ئەم دادگای فیدرالیە تا با بڵێن سکاڵایەشی هەندێک لە پەرلەمانتارەکانی ئیتاری تەنسیقی ڕەت کردەوە کە تانیان لە دانیشتنی یەکەمی پەرلەمان و لە مەسەلەی تەزویر و ئەوانە دابوو و لەسەر ئەوەی نەتایجی انتخابات پێش هەمووان پارتی دیموکراتی کوردستان پێشوازی لە دەستخۆشی لە دادگای فیدرالی کرد ئەمە بۆ ئەوەت قبوڵە و دەستخۆشی لە دەکەیت و ئەمەی کە لە خۆ دەگرێتەوە قبوڵ نیە و دڵی سیاسیە ناکرێت سیاست ئاوا بە ئینتقایی مامەڵە لەگەڵ بڕیارەکانی دادگایان لەگەڵ سیاسەتی ئەم حکومەت و ئەو حکومەت بکەین خۆتان دەزانن پارتی بۆ ناسراوە لە تاریخی خۆی کە ئینتقاییانە لە ڕێکەوتنەکانی لە پەیوەندیەکانی لە سیاسەتەکانی ئینتقاییانە مامەڵە دەکا و ئەوی بەرژەوەندی خۆی بێ جێبەجێ دەکا ئەوی تریشان دەخاتە پشت خۆیەوە. سپاس بەڕێزکاوە محەممەد ئەندامی پێشی پەرلەمانی عێراق کە شوێکی ڕاستەخۆ لەگەڵمان بیت سپاس بۆ بینەرانی شارپرێس کە لەگەڵمان بوون کاتێکی خۆش.